بینەرانی بەڕێز و خۆشەوی سڵاوی خۆی گەورەتان لێ بێم کاتە و هەموو کاتێکتان باش. نزیکەی 2 ساڵە هەڵبژاردنی خونی شەشەمی پەرلەمانی کوردستان دواخراوە. ئەمە سەرباریەوەی تا ئێستا 4 جار مەرسومی سەرۆکایەتی هەرێمی بۆ دەرچووە. ئەوترێت دوو حیزبی دەسەڵاتدار یەکێتی و پارتی زۆر بەبەستیان هەڵبژاردن دوا بکەوێ و لە پرسی ئەنجامدانی هەڵبژاردن ئەترسن. ئەمە سەرباریەوەی ئێستا دۆخی هەرێمی کوردستان قەیرانەکانی بەردەوامە، پرسی دواکەوتنی موچەی فەرمانبەران، پرسی دواکەوتنی موچەی هێز ئەمنیەکان بە تایبەتی بەردەوامی ئەمەریش تەوزیحی باشیدا لە ڕاستیە کاک خەبات هۆکاری سەرەکی تەراکومی کەڵەکەبوونی کێشەکانی یەکێتی و پارتی لە ماوەی ئەو چەند ساڵەی کە خولی پێنجەمی پەرلەمان و کێشەکانی نێوان بەڕێزان مەسرور بارزانی و بەڕێز قوبات تاڵەبانی و کێشەکانی نێوانی یەکێتی و پارتی تەراکوم بوو هەمووی بەسەریە کاکەوتە بوو دەرەنجام کە هاتە ناو مۆزوعی یاساکان و سیستەمی کۆتاوانە بەریەکەوتنێکی زۆر بوو و ئەو داوایانەی کە یەکێتی دەرەنجامی ئەو هەموو گرفتێکە لەگەڵ حکوومەت هەیە بوو بە تایبەتی بردێ ناو پەرلەمان ئەویشەوە بوو کە یەکیانەوەیە کە داوایە کرد کە بازنەکانی هەڵبژاردن بکرێ بە 4 بازنە هەرێمی کوردستان و سیستەمی کۆتاکانیش ئەبێت زیاد بکرێ لە بینی زۆنی سەوز و زەرد لە هەردوو ئەمانە پارتی دیموکراتی کوردستان مخالف بوو بە پێی داواکانی یەکێتی نهاچوو لەبەرەوەی خۆشیان ئەکسەریەت بوون و زایدن کۆتاکان لەبەرەوە ئەم کێشانە بەردەوام مەساڕووی لە زیاد بوون کرد وەیچیان بە نەتیجە نەگەیشتن نەیەکێتی لە تەڵەبەکانی خۆی هاتە خوارەوە نە پارتیش سەقفی تەڵەبەکان و مەسەلەن بۆچوونەکانی خۆی دابەزان دواتر ورتر قسە لەسەرەوە کەی هەر بۆکوینێک حەسب لە خزمەت تابێڵە ئەوترێن نەیانویستۆ ینی بە نەتیجە بگەن ینی هەر ئەم گفتوگۆ و حیوار و بیان و گرتنانە بە هەڵبژاردن و بە یاسای هەڵبژاردنوانە تەنها لەبەر ئەوە بووە هەڵبژاردن دوا بکەن ینی هەڵبژاردن نەکرێ بە لە ڕاستیان نەتیجەکەی هەرەوەیە نەتیجەکەی کە ئێستا ئەوە مەسەرەن 4 جار مەرسومی بۆ دەرچوو و نانوێ هەڵبژاردن بکەن جارێک ئەم تاخیریەکە جارێک ئەو تاخیرەکە لە ڕاستیە هۆکارەکەی ئەوەی وازحەکە نەیانویستۆ بکرێ و بەرحاڵ ئەم کێشانە کاتێتە بەغا ئەوە یەکێکە لە فاکتەرەکانی دوای دەخالەتی وڵاتانیشی تێکەوێت دوای دەخالەتی وڵاتانی تێکەوە و دەرەنجامی ئەم لێگنەگەیشتنی یەکێتی و پارتی لە ناو پەرلەمان کە ئەچێتە دادگای فیدرالی حکوومەتی عێراقی داخولەکان ئینعکاساتانی لێکەوتەوە کە ئێستا ئیبینی و ئێستا بە نەزەری من هەردیسان یەکێتی نیشتیمانی هەموو ڕۆژەڵی ئەمە ئامادەین بە هەڵبژاردن وە لە دەشیشیش پێم وایە یەکێتی گرفتێکی نەبوو پارتی دیموکراتی کوردستان موافقەتی ئەم کاتە نەبوو بەڵام بە ئەوکەی ئەوتریانی بە ئەوکەی یەکێتی نەبووایە هەڵبژاردن دوای سەردانەکەی بەڕێز نێچیڤان بارزانی بۆ ئێران و کە بنوێنەری یەکێتیشی لەگەڵ بووە ئەوە سەرەتایی مەسەلەن ئەوە بوو کە هەڵبژاردنەکە دوا بخرێ و لە هەرحاڵدا پێم وایە وا بڕیارە لەم ساڵدا هەڵبژاردن بکرێن بەڵام بەرحاڵ دواکەوتنی بەڕێی من بێگومانی یەکێتی و پارتی لێ بەرپرسن و هێزەکانی تریش قسەیەکی جدیان نەبووە لەم بارەیەوە بەیان نامەیەکیان دەرکردووە مەسەر قسەیەکی جدی نەبووە کە مەسەن منسەجیم بن بێ بەڵامتوو بن ینی کۆمەڵێک هێز ینی بۆ منەوەینە لە پەرلەمان لە دادگای فیدرالی کۆمەڵە جوڵەی هەبووە گەر جوڵەکانی ئەو دسکاڵەکانی ئەوان نەبووە ڕەنگە هەڵبژاردن زۆر لە قسەکەمەوەیە کە ئۆپۆزیسیۆن منسەجیم نەبوون کە فشار بخەنە سەر یەکێتی و پارتی بۆی کە بیانیان نەپای هەڵبژاردن ئەنوەری ینی دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان وەکو باسمان کرد لەو پەڕی خراپیە ینی ئێستا هەر لە خزمەتگوزاری کارەباوە بیگرە لە ئاوە بیگرە لە سوتەمەنی لە هەموو بوارەکان ینی لەم دۆخی ئێستا کە لە وەرزی گەرما وەکو کاک عومەر وتی ناوچەیەکی وەکو گەرمیان دۆخی کارەبای لەو پەڕی خراپیە کارەباکەی خۆی فرۆشتێ بە خواروی عێراق لە هەولێر پایتەختی هەرێمی کوردستان ینی چەندین گەڕک بێئاویە چێژن ینی حکوومەتی ژۆکو پێویست ئاوری لێ ناداتەوە ئەوەی کاک عومەر باسی کرد مەسەلەوەی کە خواستی دەوڵەتانی دراوسێ بۆ دواخستنی هەڵبژاردن و لە بەرامبەر ئەمە خواستی بە تایبەت تورکیا من ئێرانم نەوتۆ لەمایانە بە تایبەت تورکیا باڵە
تورکیا پێی خۆش نیە هەڵبژاردن لێرە لە بەرامبەر ئەمە خواستێکی نێودەوڵەتی هەیە بۆ فشارکردن لە هەرێمی کوردستان بۆی هەڵبژاردن لە زووترین کاتە ئەنجام بدرێت خوێندنەوەی بەڕێزە بۆ ئەمە چیە؟ کاکەوە من پێم وا بوو لەو قسەی من و تۆ پارادۆکسیا خلافێک لە بۆچوونەکەی من تۆەیە کە تۆڵی پەرلەمان هەبێ و منەڵم نەبێ زانیم لەنگە قسەکە هەردووکمان یەک بۆچوونمانەوەیەکە کام پەرلەمان مثلەن من دیسان هەموو قسانی کە لێرە یەکەین مەسەلەن ڕێزی تایبەتم بۆ کامەرێکە ئەندام پەرلەمان بوو بەڵام مەسەلەن پەرلەمانێکی دەرکراو براکەم ئێمە دەرکراوی مثلەن ئەم پەرلەمانە لە ماوە لە 92 تا ئێستا کەمترین یاسای بە قازانجی خەڵکی کوردستان دەرکردووە باشە ئەم پەرلەمانە تا ئێستا پێم بڵێ یەک وەزیر یەک مدیر عام یەک پۆلیسی لەسەر گەندەڵی سزادا بێ زۆربەی ئەم وەزیرانی لەم حکوومەتیان بوون بە ملیۆنەر لەسەر حسابی خەڵک ئەم ڕێزم هەیە بۆم ئەندام پەرلەمانان دوای پەرلەمانەکانیان تەقاعود بوون بارەیەکی زۆر کەچی مەسەلەن لە 92 نەیانتوانی و موشی خانە نشینێک لە 220,000 بکەنە 600,000 500,000 هاوتای عێراق باشە و ڕۆژانە یعنی تەنها لە مانجەکان تورکیا 900 جار بردومانی هەرێمی کوردستانی کردووە جگە لە بەیان نامەیەک شەرمنانە نایانتوانیەوە قسەیە بکەن بەرامبەر ئێران قسەکەی خۆتە بیر نەچێ بەس یەک ئیزافە بۆ قسەکانی بەڕێزەوەکو بیرخستەوەم لە قسەکانی پێشووتری شاوتم ینی ترسی یەکێتی و پارتی لەوەی کە نەچنە هەڵبژاردنەوە پەرلەمانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان خولێکی تاوا جیاوازترە بێت لەم خولانەی تر هەر بە پێی و ڕاپرسیانی کە ئێستا هەیە بە پێی و ئامادەکارانەی کە زۆربەی ئەحزابەکان کردیانە بە خودی یەکێتی و پارتی ڕاپرسی خۆیاندارم وابێ یوادارەوەی کە تویڵی وابێ بەڵام ئەگەر وانە بێ کەم بۆ خۆم هەستەکەم یعنی یەکێ لە سەبەکانی دواخستنی دەی حوزێران هەڵبژاردنەکەی چیەوە کە پارتی دیموکراتی کوردستان باشکراوەتی ئەم پەرلەمانی کە دێ دیزاین کراوە دیزاین کراوە باشە لە دیزاینەکە ئەوەیە کە بەخواستی ئەو نەبووە ینی وەکو داخر مەبەستیەوەیە کە بەخواستی یەکێتی نیشتیمانی کوردستانە پێشتری یەکێتی نیشتیمانی کوردستان مەسەڵ ئەوت لە شوێنشکە دیزاین کراوە لە هەڵبژاردننی پێشوە هەمومان شایدین وتیان دیزاینەکە لە ئیمارات و تورکیا کراوە ئەمان نیشپارتی دیموکراتی کوردستانیش پێ ئەو دیزاینەکە لە ئێران کراوەم جارە بۆیە بە هەر حاڵ من هیوادارم مەسەلەن ئەم پەرلەمانە بتوانێت پەرلەمانێکی ئەکتیڤ بێ ینی پەرلەمان بێەوەی کە لە دنیای ئەیبینین وەزیر بانکەکە محاسبەیەکە بەس هەر لیژنەی نەزاهی ئەوەی کە سەر بە حکوومەت هەرێمی کوردستانە هەزاران کەسی لایە یەک کەسی بۆ یەکلا ناکرێتەوە مەسەلەن پەرلەمان نەتوانێت وەزیرێک مدیر عامێک بەرپرسێک لەسەر گەندەڵی لابە ئەی هیچێکاتە ناتوانێت یاسایەک بە قازانجی خەڵک دەرکاو بەخانە نشینەکەی خۆی تەواوەکە بەڵام خەڵکی فەقیر وەزار و ڕەشوڕوت ناتوانێت بەهرەمەند بێت لە موچەیەکی باش بەم حاڵەشەوە مەسەلەن پەرلەمان دوای ئەوەژە بینی مەسەلەن هەندێک تەسەڕوفات و بۆ چوون و دەنگە دەنگ لە پەرلەمانی کوردستانەکری ئەمە جگە لە فەوزا و ژاوەژاو هیچی تر نییە تۆ ئەبێ بەڕاستی ئەم پەرلەمانە لە ئاستی خواستەکانی خەڵکی کوردستانە بێ ئەوە سەبارەت بە ئەو دەخالەتی کاک ئێستا هەڵبژاردننی پەرلەمان ینی منویسمەوە بڵم بەڵاشتی من پێم وایە جەنابی نێچیروان بارزانی لەم بابەتەیە گلەیەکی لەسەر نییە یعنی سەرۆکی هەرێمە جوابم پێ بڵم سەرۆکی هەرێمە 3-4 جارەوە جەنابی باسی مەرسومی دەرکردووە خودی حیزبەکەی خۆی قوسم بۆ کردوە ئینسان واژوویەکی کرد احترامی ئەو واژووی نەگیری یا کەواتە احترامی خۆشی ناگیری بە بۆچوونی من بەتایبەت لە ئەوەی کاگنێچیر مشاوەری لەگەڵ حیزبەکەی خۆی کردووە اینجا ئەو فەرمایی دەکەوەی کە بەڕێستەڵی کاک ئەنوەریان کاک عومەرکاڵی پێویست بوو سەرۆکی هەرێم دەست لە کار بکێشێتەوە لە سێ مەرسومەکەی ترا کەنەی کێشایەوە بۆ نمونە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان پێوەی پابەند نەبووە لە کۆتا مەرسومە کە پارتی دیموکراتی کوردستان هۆکاری دواکردنی و خۆی جێگری سەرۆکی پارتیە لەوا بە تەکید دەستی لە کار کێشای چۆنە کاکە بمبوو لە تواقسەی کاکە نورمان بڕی کاکە تۆ ئەبێ حکوومەت جیاکەیتەوە لە حیزب حتا ئەگەر پارتیش ئامادە نەبێت زین کاگومە تۆ بمبوورە ینی ئێستا جۆرە قساکەی تۆ حیزبەکەی خۆت لەناو ئەم پەرلەمانەیە بوو کاتێک کە دەرتانەکەن ینی بمبوورە لە سەیتەرەکەنیان هیچ مووقفێکتان نەبوو هیچتان نەوت قسەکەەوە نیە ئێستا نێچیروان بارزانی لەسەرەوەی بڵێ لەبەرەوەی کارەکە نێچیروان بارزانی لەوانەیە زۆر ئاسانە مەسەن دەست لەم کارە هەڵگیرە بەڵام خۆی پێ وایە هێشتا ئەتوانێت چارەسەر بدۆزێتەوە بۆی کە بارودۆخەکە لەمە خراپتر نەبێت با پێ بڵم بەدەست لە کارکێشێنەوە نێچیروان بارزانی بارودۆخی نێوانی یەکێتی پارتی دە بەرابەری ئێستا خراپترە بێ و ڕەنگە بگاتە حاڵەتی زۆر خراپتریش ئێستا ئەم ئەوە تا بەنهێنی دێسەردانی حیزبولایەنەکانەکە دوور لە چاوی میدیاکان خۆ گلەی لە حیزبەکەی خۆشیە خۆ مناڵە حیزبەکەی خۆشی بەرپرسیارە دەی شەش ڕاستە نێچیروان بارزانی بڕیاری داوە حیزبەکەی خۆی
خۆی مخالفە چی بکە مەسەلەن ئێمەس هەر کەسێکی تر بێ لەو شوێنە مەسەلەن بۆی بۆ چاکردنی بارودۆخەکە بۆ تێکنەچوونی بارودۆخەکە جا بە هەر وەسیلێ دیبلۆماسیە بۆ ڕێزگرتنە لە خواستی خەڵکی کوردستان بۆ تێکنەچوونی بارودۆخەکەیە بە نەزەری من وا پێم وایە ئاوا بیرەکاتەوە نەگەوەی کە مەسەلەن بە قازانجی حیزبەکەی ئەنوەر بە بڕای من یەکێکی تر لە هۆکارەکانی دواکەوتنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی 2021 بوو و بینینی سەنگی هێزولایەنەکانی تر لە لایەنی کێتی و پارتیەوە یعنی من لەگەڵ ڕێزم ئەمە خوێندنەوەی خۆمە لەگەڵ ڕێزم بۆ لایەنەکانی تر پێم وایە بە دەرەجەی یەک لە ئێستای کێتی و پارتی لە ئەنجامدانی هەڵبژاردنە لەنەوەی نوێ ینی ترسی زیاتریان لەنەوەی نوێیە کە ڕەنگە قورساییکی زۆری لە پەرلەمانی کوردستانە بێ و لە خولی ڕابردووی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانەوە بۆ سێ پەرلەمانتاری کە نەوەی نوێ هەیبوو ینی وەکو بڵێ سەرێشەیەکی زۆریان بۆ پەرلەمان دروست کرد بوو و لە ئێستا ترسیەوەیان هەیە سنگ و قورساییەوەی نوێ لە خولی شەشەما زیاتر بێ و ئەو سەرێشەیان بۆ زیاتر بکە. خوێندنەوەی بەڕێزت بۆ مەچێ پێ دوایە سنگ و قورسایی هێزولایەنەکان لە پەرلەمانی عێراق ئەم ترسەی لای یەکێتی پارتی دروست کردووە بۆ ڕێگری لا بشاردن خۆی کاخەوادەوەی تۆتر ڕاستە مەسەلەن ئاڵوگۆڕێک بەسەر هاوکێشەی ناو پەرلەمانە هاتووە ئۆتۆماتیکی 11 کورسی نەماوە 5 کورسی کۆتا خراوەتە ناو زەمنی 100 کورسێکەوە بازنەکان دابەش بوون و هێزی ئەکتیڤ و چالاک و لیستی جیاواز هاتوونە ناو هەڵبژاردنەوە کە دێ مەسەلەن جگە لە نەوەی نوێوەکو بەهێزترین هێزی ئۆپۆزیسیۆن ئێستا دەرەکەوێ کە پێچێ مەسەلەن کورسیەکانی زۆر زیاتر بکە بۆ ئامار و ڕاپرسیانەی کراون هەڵبەت و دوایەوە چەندین لیستی تر و وەکوتم یەگورت و کۆمەڵ و هێزە ئیسلامیەکە هەمان بە نەزەری من پێم وایە ئاڵگۆڕی پەرلەمان ئاڵگۆڕی بەسەرادێ بەڵام قسەکەوەی ئایا ئەتوانێ 50 زائید یەک بەبێ یەکێتی و پارتی تێپەڕێنێ ئەم ئۆپۆزیسیۆنە یانەوەی نوێ ئێستا کاگیانی منەمێ زۆر بە منطقی باسی ئەوە بکەین جگە لەوەی کە ئەو هۆکارانەی باسمان کردن من پێم باشە ینی پەرلەمان نەتوانێ یەکێتی و پارتی نەتوان بە تەنها 150 تێپەڕێنن بۆی نەتوان هەموو کارێک خۆیان بیکەن و نەتوان ئەزمونونەکانی ڕابردوو دووبارەکەنەوە پێویستیان بەم هێزانەی تر هەبێ و ئەم پێم باشە مەسەلەنەوەی نوێ لەگەڵ هێزەکانی تر بتوانێت 150 زائید یەک پێک بێنێ بۆی بتوانێت بەشێکی زۆر یاساکان بەخواستی ئەو بچێتە ڕێوە بەڵام گرفتێکی ئەم ئۆپۆزیسیۆنە لە هەرێمی کوردستانەوەی منسەجیم نییە یعنی یەکگرتو نییە ینی لە سەرڕای ئەو هەموو تێڕوانینەی موحدەی هەیە نەسەبارەت بە حکوومەت و بەم دوو حیزبە بەڵام منسەجیم نین لەنەوەی کاکومەر بەڕاستی حقەتێکی تیا بوو کە بستنەوەی گۆڕان ئۆپۆزیسیۆنێکی حەقیقی بوو و داوای بەخۆشی بە بەدیلی یەکێتی و پارتیە زانی و خودی جەنابی کاکنەوشیروان یادی بەخێر دەور و مؤثیرێکی گەورە بوو و ڕۆڵی گەورەی هەبوو لەو بابەتەیە و لێن ناشارمەوە یەکێتی و پارتی لە دەورانی خودی کاکنەوشیروان ئەترسان لەوەی کە ئاڵگۆڕ جددی پێک بێ واقعەتە بەداخەوە کە دوایی ئەو ڕووداوانە هاتە پێش و بەشێکی زۆر لەم برادرانی کە لەگەڵ گۆڕان و کاونەژیان بوون بەجیان هێشت و خەلەلی زۆر بوو بچنەوەی گۆڕان ئەگەر پێم وابوو ئەوەی کە جەناب دیڵێ ئیتوانی بێ بە بەدیل و ئەڵتەرناتیڤ ئێستاش ئەمریکا نەوەی نوێ ئێڵێ وەکو جەناب دوتت من پێم باشە خۆت تەڕحکەی وەکو بەدیل وەکو ئەڵتەرناتیڤ و بتوانی دەور و نەخشی جدید هەبێ و بتوانی مۆدێلێکی تری لە پەرلەمانی حکومڕانی پێک بێنی کە پەیوەندی هەیە بێگومانەوەی نێ خۆ بە دەنگی خەڵگەتوانێ ئەماڵ گۆڕە پێک چەندوەر تا ئێستا چاوەڕێن مەرسومێکی تر لە سەرۆکایەتی هەرێمەوە دەرچێ بۆ پێنجەم جار بۆ و دیاریکردنی وادەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە تەسەورەکرێت لەم یەک دوو ڕۆژە ئەوترێ ینی هێشتا هیچ دیار نییە ینی چی بکرێ بۆی ئەم هەڵبژاردنە لە زووترین کاتە بکرێەوە ئەو هەنگاوانە چین ئەبێ کێ ئەو هەنگاوانە بنێ بۆی ئەم هەڵبژاردنە بە زووترین کات بکرێ زانین چۆنەکە هەبال لەبەرەوەی لێرە ئێمە ئەم هێزانە ئیمانیان زۆر بە دیموکراسی نییە
لەبەرەوە بینی مەسەن لە ئێران لە دوای خەوتنە خوارەوەی فڕۆکەکەی ڕئیسی وتیان بە 50 ڕۆژە بێ هەڵبژارد بکرێ 28 حوزەران هەڵبژارد نەکرێت جابات دیموکراسی نیە قەی ناکە بەڵام لە کات و وادەی خۆی هەموو هەڵبژاردنەکانی ئێران بەڕێوەچێ لە فەڕەنسا مەسەلەن داوای هەڵبژاردنی پێشوەختە ئەکرێ مەسەن لە کاتی خۆی هەڵبژارد نەکرێ ئەنی قسەکەی 50,000 مردووی لێرە بەداخەوە بڕوانەبوون بە پرۆسی بە سیستەمی پلورالیزم و دیموکراسی واکان پەرلەمانە ئەوە بەداخەوە ئاوای لێبێ ئەوە عیبدار بکرێەوە ئێمە ئەو هەموو قسەی لەسەر بکەین و لەگەڵەوەشە من پێم وایە ئەگەر ئەم هێزانە بیان توانیە کاتەکەی دیاریکەن و بتوان فشار بخەنە سەر یەکێتی پارتی ئایانتوانی بەڵام دیارە نەیانتوانی و بەداخەوە کە ئێستا ماوەتەوە سەرەوەی کە جەنابەت باس کرد وا بڕیار بوو 15 هەڵبژاردن بکرێ بەڵام هێشتا خلافیان هەیە لەسەر ئەمە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان هێزا خۆی ساغ نەکردوەتنە نێچیروان بارزانانی ئێوێ 15 دیاریکا بۆ کاتی هەڵبژاردنەکان وەکو سەرۆکی کۆمیسیارای کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیش داوای کرد بوو 5 هەڵبژاردن بکرێ یەکێتی نیشتیمانی خۆی ڕایگەیاندەوە کە ئێمە بۆ ئەو کاتە ئامادەین بەڵام بە نظری منەوەیە کە بەڕێز نێچیروان بارزانی ئێستا دانووسانی نهێنی ینی دوور لە چاوی میدیاکانی کردووە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان وا دەبێتە سلێمانیش بۆی کە ئەمە یەکلاکاتەوە من پێم وایە ئێستا تاکە هێز کە خۆی ساغ نەکردوتەوە و ڕەنگە وعدیشی بە خودی کاگنێچی نەداوە پارتی دیموکراتی کوردستانە هەر بۆیە لە دەورەی پێشوا بۆ دواخستنی هەڵبژاردنەکان خودی کاگنێجیر کە خۆتان وتان مەرسومەکەی دەرکرد بوو خۆی ڕۆژدای هەڵبژاردنەکە دوا بخا لەبەرەوەی لەژێر فشارە بوو لەلایەن حیزبەکەی خۆیەوە و دووهەمیش پارتی دیموکراتی کوردستان پێیوا بوو کە موچەیەکی چەند مانگ نەدراوە قەیرانەکانیان لەگەڵ عێراق لەلایەن داگای فدرالیۆ فشاری زۆر لەسەر پارتی دروست کرد بوو پیانەوە بوو کاتەکەی گونجاو نییە لەسەر ئەو هەموو فشارەیە ڕەنگە وەک حازریان نەبێ ئامادەیان نەبێ ئێستا بە نظری من کاتەکەی بەهەرحاڵ تێ ناپەڕێ ناچێتە سەری ساڵ هەرچەندە هەندێک بۆچوون هەنەڵەن پێیان وایە پارتی دیموکراتی کوردستان پێی وایە پێی خۆشە یا پێی باش هەڵبژاردنەکان بکەوێتە گەڵ نۆڤەمبەری 2025 لەگەڵ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق بەڵام پێم وانییە یەکێتیەڵە بەمە ڕازی نیم بۆیە بەهەرحاڵ وا دیارە لە مانگی کاتێک دانرێ بۆ هەڵبژاردنەکان و ئەمە دیوێکی دیوە یاسا قانونەکەی تێپەڕە دیوەکەی تریەوەی کە جەناب بدێڵی هیوادارم ئەم پەرلەمانە ئەم جارە بە هەر وەسیلەیەک بێ مۆزایکەکەی بگۆڕێ ڕەنگا و ڕەنگتر بێ و هەموو بڕیارەکان لە ژێدە سێکێتی پارتیانە بکەم بۆ خۆ چاو دێرێک چۆنی بیدای هەستەکەی گۆڕەوەی کە پەیوەستی هەیە بە دوو سێشتەوە کاکەین یعنی یەکەم من دڵنیام کە هەڵبژاردنەکان پاک و نەزیه نابێ و دەخالەتی ناوخۆی دەرەکی تیا بێ بە قازانجی ئەم بە قازانجی و دووهەم خاڵێکی زۆر بەڵام ئەوەی کە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی ئەکا و ئەوەی کە ئەمان زۆر هەوڵیانەیە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان سەرپەرشتیکە بەشێکی زۆری ئەوەیە کە احتیمالی زۆرە ئەوە کە با مخاڵی دڵم بڵێم کە زۆر گنگەویژەوەی لە سەدا هەفتای خەڵکی کوردستان بەردەوام کەم زیاتریش ها بە پێی ئامارەکان هەڵبژاردننی پێش سای 20 خەڵک بەشداری هەڵبژاردننی کردووە کە ئەم جارە لەو هەموو ئێتراز و ناڕزایەتیانی کە عومەر و جەنابیش باس کرد پێچێ زۆرتریش بێ بەڵام قسەکەوێک کە خەڵک ئێوێ ئاڵگۆڕێک پێک بێ ینی هەلانی کەمەوەی کە تویڵی بۆی نەوەی نوێ ئەزمونێکی پێشکەشکە نەسەن کۆمەڵی ئیسلامی یان یەکگرتووی ئیسلامی ئەبێ خەڵک بێت دەنگ بە بۆی کە تەحولێک پێک بێ لەم پەرلەمان و هینە ینی خەڵک پێویستە بە هەر وەسیلەیەک بێ ئەگەر کارتەکەش بە سپی بخاتە ناو سنووقی دەنگدانەوە بەشداری بکە ئەگەر دەنگ نادا بە یەکێتی پارتی دەنگەدا بنەوەینە ئەگەر دەنگ نادا بە پارتی با دەنگدا بێزی یا یەکێتی لەبەرەوە حزور و ئامادەبوونیان بەشێکە لە تەقویەکردنی پرۆسی دیموکراسی لە پێکێنانی ئاڵگۆڕ یعنی خەڵک زۆر گرنگە لە بەشداریکردنی لە پرۆسی دەنگدان تێبگا زۆر جار خەڵکی ماڵە جاخۆ لە هەڵبژاردنەکانی یەکێتی و ڕووبەرسایە چل خەڵکی دەنگیەوە هەڵبژاردنەکانی هەموو شتێک لەسەر سکەیە